بەپێی بەڵگەنامەیەک کە دەستێنارتی کەوتووە کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتەدا کە کابینەیەکی کاربەڕێکەر بووە لە 3 نیسانی ساڵی ڕابردوودا بڕی 1 ملیۆن دۆلاری بۆ کاری ڕاوێژکاری سەرف کردووە بۆ پرۆژەی وەرگرتنی قەرز لە بانک و دامەزراوە نێودەوڵەتیەکان. بەپێی ئەو نووسراوەی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و گاز کە ئیمزای هەرێک لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کابینەی پێشوو، جێگرەکەی و وەزیرەکانی سامانە سروشتیەکان، دارایی و ئابووری و پلاندانانی لەسەر داوای فەرمانگەی هەماهەنگی و بەدواداچوون لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیاردراوە بە سەرفکردنی بڕی 1 ملیۆن دۆلار لە داهات و پارەی پرۆسەکانی نەوت و گاز لە هەرێم بۆ پرۆژەی گرێبەستی خزمەتگوزاری ڕاوێژکاری تایبەت بە پرۆژەی وەرگرتنی قەرزی نێودەوڵەتی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە بانک و دامەزراوە نێودەوڵەتیەکان. لەو نووسراوەدا ئاماژە بەوە دراوە کە ئەو 1 ملیۆن دۆلارە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بخرێتە سەر حسابی وەزارەتی دارایی و ئابووری کابینەی حوتەم و خەرج بکرێت لە چوارچێوەی یاسا و ڕێنمایی جێبەجێکردنی گرێبەستە حکومیەکان. ئەوەی لە نووسراوەکەدا تێبینی دەکرێت ئەوەیە کە هەرچەندە نووسراوەکە ئیمزای 5 کەسی یەکەمی سەرەکی کابینەی حکوومەتەکەی لەسەرا، بەڵام لە نووسینی 1 ملیۆن دۆلارەکەدا بە ژمارە لە بری ئەوەی 6 سفری بۆ دابنرێت 9 سفری بۆ دانراوە و ئەمەش واتە 1 ملیار دۆلار. تۆ بڵێ ئەو 5 کەسە سەرەکی کابینەکە ئەو 3 سفریان نەبینی بێت، خۆ ئەمەش سفری دوای فاریزە نییە حسابی بۆ نەکرێت. ئەم 3 سفرە ملیۆنێک دۆلاری کردووە بە ملیارێک دۆلار.